داوام بێ هەر پرسیارێکە بێ لەسەر باڵندەی مە لە خزمەتین. هاوڕێیان وتیان لە نێوان 6 بۆ 8 یعنی لە 8 بۆ 10 ئەتوانی لایف بکەیتەوە و با بڵێین درەنگ نییە ئەو کاتە یانی. هەر پرسیارێکە بێ بەڕێزام من لە خزمەتام. ئەتوانن مایکیش بنێرن منە لە خزمەتتانم بە مایک بێت یا بە کۆمێنت هەر پرسیارێکە بێ لە خزمەتین. فرسەتە. چی بوو؟ من و شتێکمان کرد. بەڕێزان تا لایڤەکە بەردەوام بێت پرسیارێکە بێ لەسەر باڵندەی من لە خزمەتین. چێشەیەکە بێت. شتێکیان بۆ نازانم شتێکم کردو نازانم چییە. ببورن بەڕێزان دووبارەیەکەمەوە زامەڵی کەس ناتوانێت کۆمێنت بنووسێت یەک